بەڕێزان دووبارە سڵاو. کاک بەختیار پێشنەوە بڕەکە پرسیاری ئەوم کرد کە بەشێک لە چاودێرانەڵەن ئەم یاسایی سی حوزەیران دیارێک و نادیارێکی تایە. دیارەکە ئەوەیە کە ویلایەتی سەرۆکیهێرەمی کوردستان بە تەحدیدکردنی ماوەش درێژ کراوەتەوە. نادیارەکەش ئەوەیە کە لە مەسەلەی سازانی دەستورە نەباسی پەرلەمان کراوە نەباسی ئەوە کراوە کە پێش ڕاپرسی هەموار بکرێت و دوای بخرێتە ڕاپرسیەوە. خۆ نادیاریتیان نیە. ئەگەر گەڕکردنە ئۆپۆزیسیۆنی گەڕ بکە حەقی خۆیەتی من علاقەمان نییە. ئەگەر پاسا و دۆزینەوەی بۆ ئۆپۆزیسیۆن هەتا ئۆپۆزیسیۆن تا ئەگاتە سەروبەندی هەڵبژاردن درێژە بە سیاسەتی ئۆپۆزیسیۆنی خۆی بدا بۆ ئیشی خۆیانە من هیچ دەخەڵەتێکم لێ نییە. بەڵام نادیاریتیانەوەی من نادیاریشمان قبوڵ ناکرد لە ڕێککەوتنی نێوان یەکێتی و پارتی لە داباشان 26 لەسەر هاموارکردنی دەستور ڕێککەوتوین لە ناو پەرلەمان ڕێککەوتوین لەسەر هەموومانە ڕێککەوتوین و ئێمە هێزێکی ئاوا ئاسان نین کە شتی نادیار بەسەرمانە تێپەڕێ بە تایبەتی لە دەقی قانونی و اتفاقی سیاسی ئەوانەشت و ئەو بە ئاسانی لەسەرمان تێناپەڕێ. من لێرە ئەمەوێ بە ئیجازە تەرحێک بکەم. ئەوش ئەوەیە یەکێتی تا ئێرە هێناوە پارتی لەسەر ئەمە موافقەتی کردووە بە ئۆپۆزیسیۆن سەبەر بگرن ئەگەر لە پەرلەمان دەستور گفتوگۆ لەسەر سازان لە ناو پەرلەمان نەکرا لەسەر سیستەمی پەرلەمانی نەکرا لەسەر هەموو ئەو نەکرا پاوسێک بن هەمووی دوو مانگە خۆ لەم دوو مانگە نە تاریخ ئەوەستێ نە ڕوودا ئەوەستێ نە ئۆپۆزیسیۆن کۆتاییەت لەو دوو مانگە ئەگەر بکراوە ئەوەی ئێمە وتومانە ڕاست دەرچوو با بە هەمومانەوە بیبینە سەر و تەواویکەن ئەگەر نەشکرا ئەو کاتۆ ئۆپۆزیسیۆن دێتە سەر تەلەڤیزیۆن بەیان دەرەکە ئەڵێ هەموو قسەکانی ئێمە ڕاست دەرچوو قسەکانی پارتی و یەکێتی ڕاست دەرنەچوو دوو مانگمان ماوە زۆرمان نەماوە خۆ بەڵام ئەگەر قسەی ئێمە دەرچوو چی ئەڵەن ڕخنە لە خۆیان نەگرن بەسە لە ڕێکەوت نامەکەی دەباشان کرد ئەمە زۆر بە خێرایی بگەڕێمەوە سەرەوە. گرنگترین خاڵی کە بەڕێزان تاڵەبانی و نوشرۆ مستەفا لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکە قسەیان کرد گوتیان سیستمی حکم لە کوردستانە بگۆڕێ و ئەو یاسانی ڕەهەندی نیشتمانیان هەیە بگەڕێتەوە بۆ پەرلەمان. جارێکە مناقەشەی کرد بەڵام لەم ڕێکەوتنەیە هیچێکە لەمانە جێگیر نەکراوە و یاسا بزانە یەکێک لە مهندسەکانی ڕێکەوتنی دەباشان منم و ئەوەی منیش کردومەوە بۆ ئەوەی ئەو کۆبوونەوە بکرێەوە ئەو ڕێکەوتنە بکرێ مەگەر خۆم بزانم چەند ماندوو بووم تایە لەبەرەوە هیچ کەسێک ناتوانێت حتا لە ئۆپۆزیسیۆنیش زیاد لەوەی من ئەو شتانە ئەزارم قسە بکە ئەمە لەوێ بە کاکنەوە شروانش بووە وەفدەکەی گۆڕانمانەوەتمانە ئەمە مستحیلە بێ پارتی بچێتە سەر و نایکەین ئەمە شتێکە بینی ئێمە و ئێوە بەڵام ئێوەش و ئێمەژە بێگەڵ پارتی قسە بکەین بە یەکەوە ئەم کارە بکەین توانە ئێمە نایکەین بەڵاتی کاک بەختیار ئێوە ڕوبەڕوو ڕاشکاوانە بە پارتیتان ڕاگەیاندووە کە ئێوە لەگەڵ سیستمی پەرلەمانین لەگەڵ سیستمی سەرۆکایەتی نین و کار بۆ ئەوە ئەکەن کە سیستمی حکم لە کوردستانە لە سەرۆکایەتیەوە بگۆڕن بۆ پەرلەمانی بەڵێ ڕاشکاوانە لە کۆمەڵی مەکتەبی سیاسی جارێک تومانەوە سیغەیەکی باشە ئەگەر چی اختلافی لەسەرە حتا لەناو ئێمەش بۆ چوونی جیازەیە کاکە ڕێبوار بەڵام سازان بۆ معنایە سیستەمەکە بگرێ بە سیستەمی پەرلەمانی ئەوانە ئەمە ئێستا ڕێئیمان وایە ئەچی لەناو پەرلەمانش بناقشە لەسەر ئەو مۆزوعەکەین چۆن ئەچێتە سەر چۆن ناچێتە سەر ئەکسەرێ لەسەر ئەمە چۆن ڕێکەکەوێت چۆن ڕێکناکەم پێمانە ئەمە مۆزوعێک بێ کۆتایی هاتی بێ هێشتا دەرگاکانی گفتوگۆ کراوەیە لە بینی هەمولایەک ئەگەر لە داهاتوە ئەمە ئەم قسەیە بزانە بۆ تاریخ بێت ئەم قسەیە با کا قادری حاجی عەلی نەفی بکە ئەم قسەیە لەگەڵ ئەو دکتۆر یوسفا کە جارێت دکتۆرای تەواو نەکردۆ بە دکتۆر ناوە بێ ڕێزم هەیە بووی لە ئاخر پێش ئاخر کۆبوونەوەی پێنج قۆڵێکە پێنج ئاخر کۆبوونی پێنج قۆڵەکە ئێمە موافقەمان لەسەر ئەم قسە نەکردو کە تۆ ئێستایکیت یەکێتی و پارتی پێکەوە کە دەستور ببینەوە پەرلەمان و لەناو پەرلەمان هەموو شتەکان بگۆڕین هەمواری بکەینەوە و چوین موافقەتی جەنابی کاک مەسعودیشمان وەرگرت لەسەرەوە ئەمە تازە نییە ها با کاک محەممەد فەرج کە ئێستا ئەمینداری گشتی یەکگرتووە با کاک محەممەد حەکیم کە مەکتەبی سیاسی کۆمەڵە با کە قادری حاجی عەلی کە سەرۆکی وەفدی گۆڕان بوو باشایەتیم بۆ بن کە ئەمە ڕاستەیانەوە لەو شیکردنەوەی کە بۆ پەیامی سەرۆکی هەریومم کردووە جارێکی ترش باسی ئەوم کردووە لەسەر تەلەڤیزیۆن جارێکی تر من ئەمەم باس کردووە لە سەردانم لە نەخۆشەکەی کاک قادری حاجی عەلی بە ئامادەبوونی کاک سالار و کاک دلێری سەی مەجید مانگێک لەمە بە بیرم خستەوە چەشەدمەم لەوا بوو بەڵێ بەڵێ
یعنی تۆ وەکو بەرپرسێکی باڵای یەکێتی من وەکو ڕۆژنامە نووسێک و ئەو بینەرە بە ڕێزانش کە سێمانەکان وەکو بەشێک لە گەل ئەتوانانی زەمانمان بێتێک کە ئێوە سیستمی حکم لە کوردستان ئاگۆڕن هەموو قووەتی خۆمانە خێنن کارێمە یعنی زەمان نییە بۆی بیگۆڕن هیچ شتێک بە مطلقی ناترێت لە سیاسەتە هیچ شتێک کێڵە بیانی ئەم تەحالیفەیە ئۆپۆزیسیۆنیانە جێگۆڕکردن بە شوێنەکانیان ناکەن یەکێکی ناچێتە لای پارتی و یەکێکی نایەتە لای ئێمە یەکێکی ناچێتە لایەکی تر و هەموو سیاسەتەکان ناگۆڕن خۆ ئەوەڵجار موافقیان کرد لەسەر ئەم دەستوری کە ئێستا هەیە دوایی گۆڕیان نێنیان گۆڕی بەڵام ئێوە گۆڕان ڕێکەوتنامەی دەباشانتان هەیە پێدوانی هەردووتانە بنە زۆرینە لە پەرلەمانە ئێمە گۆڕان ڕێکەوتنامەی دەبەشانمانەیە تکایە بۆ ئاخر جار دقت لەمە بە لەو ڕێکەوتنە بە وازحی بە گۆڕانمان وتووە جەنابی مام جەلال بە کاک نیشتوانی وتووە من سێ جار ئەم قسەیەم لە کۆبوونەوەکە کردووە و هەندێک تعدیلیشمان لە ڕێکەوتەکە گەوتمانە ئەمە بەبێ پارتی نایکەین ئێمە یعنی بە ئیلا ئەوان ڕەزامان بن ئێمە نایکەین ئێمە لەگەڵ پارتی ئەگە پارتی دژی وەستایەوە ئێمە نەگەڵ لەگەڵ پارتی بە زۆرینە دژی ئۆپۆزیسیۆن کردمان نە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی زۆرینە مسۆگەرەکەین دژی پارتی ئەمە ناکەین بەڵێ ئەگەر پارتی دژی ئەو نەوەستاوەتە تەواو بوو نەوەستاوەتە لەسەر سازان ڕێکەوتۆ لەگەڵمان لەسەر درێژکردنەوەی ویلایەتی سەرۆک ڕێکەوتۆ لەگەڵمان بۆ بۆی بچینە ناو پەرلەمان ڕێککەوتۆ لەسەرمان ئەم مەناقشەی هیچ مانگ لەمە بەرە کاک ڕێبوار ئەوە لای ئێمە کۆتایی هاتووە ئەوە جەنابە دەپرسی بۆیە بۆ دڕوونەکەمەوە جینە ئێمە مەسلەی سازان لای یەکێتی نیشتیمانی کوردستان کۆتایی هاتووە لە پەرلەمان کۆتایەتووە بە ئیتیفاقی سیاسی کۆتایەتوە و هەروەکو برای بەڕێزم کاک فازڵ میران لە دوێنێ لە چاوپێکەوتنی لەگەڵ گۆڤاری شار زۆر باوازحی وتێتی ئەگە دەقەبێ ئیشتیاد ناخوا زۆر جوانە و قسەیەکی قانونیە ئەڵێ دوو دەق هەیە دەق ئەتیفاقی سیاسی لە بینی ئێمە و پارتی بستونەی 6 دەق ڕێککەوتنە ئەو بڕیارانەیە کە پەرلەمان دەری کردووە یەک ڕۆژ دوای ئەوە ئیشتیاد نەماییتر لەسەر ئەو شتانە ئەو کاک فازڵ میران خۆی مەسئولی سکرتێری مەکتتیبی سیاسی پارتیە لە کۆبوونەوەکە بۆ لە ئەتفاقەکە بووە و هەموو قسانی ڕەت کردەوە کە ئێمە و پارتی یا هەر کەسێکی تر کردوێتی هەمووی ڕەت کردوێتەوە لای ئێمە کاکە ڕێبار ئەو مۆزوع کۆتاییەوە لای ئێمە ئێستا مەسلەی سەرێکی سازان نییە سازانمان کۆتایی پێیانەوە لای ئێمە مەسلەی سەرێکی دڵنیابوونە لە دەنگدەر لە شەفافەتی ئینتیخابات لە ئینتیخابات لە کاتی خۆیان بکرێ هەر تەعنەکە بێ مناقشەی لەسەر بکرێ ئەمە مەسلەی سەرێکی لای ئێمە و جددیەتی مەسلەی هەڵبژاردنە ئەمە مەسلەی سەرێکی لای ئێمە چەند ڕۆژێک دوای سی حوزەیران لێکی لە کەناڵەکانی ڕاگەاندنی سەربەیەکێتی نیشتیمانی کوردستانەوە جەنابە بە سیغی ڕابردوو قسەت کرد وتێ دەستور گەڕایەوە منشواڵێ کۆتایی هات ئەو مناقشە ئێستش ئێڵێم یعنی دەستور ئیسا لە پەرلەمانە بەڵێ ئێستا لە پەرلەمانە دەستور بەڵێ بۆ هەموارکردن لە پەرلەمانە ئێستا دەستور بەڵێ بەڵام مۆزوع لای ئێمە کۆتایی هات بەڵێ سەرۆشی پەرلەمان ینی جەختی لەمە نەکردەوە کە بڵێ بڵێ جەختی کردو سەرۆکی پەرلەمان هەم ڕێکەوتنی سیاسی نێوان پارتی و یەکێتی خوێنێتەوە سەرۆکی پەرلەمان سێ جار لەگەڵ ئێمە وەکو یەکێتی دانیشتووە سوور بووین لەسەر ئەو قسانەی خۆمان کە سەرۆکی هەرێم ئەو نامانە بەو سیاغانی کە کراوە مناقشەی لەگەڵ ئێمە کردووە ڕێی ئێمەی وەرگردووە ڕێگەی ئەحزابی تری وەرگردووە ڕێی هەموو هێزەکانی وەرگردووە ڕێی دۆستانی کوردی وەرگردووە نامەکانی ناردۆەوە بە پەرلەمان و دوایی پەیامەکەی نردووە پەیامەکە کە تەوقیعی قەرارەکانیشی نەکردووە تەوقیع نەکردن خۆتان نەزانن لە دوای 2 هەفتە یعنی تەوقیعکردن شەکە کۆتایی هاتووە لە ئێمە باشە کاک بەختیار بەڵام ئەگەر ماوەی پەرلەمانتایەکی 11 درێژکرابێتەوە بۆ سەرۆکی پەرلەمان داوای کۆبوونەوەیکی بوون هونە ئاسایی ناکات بۆ قسەکردن لەسەر دەستور و گەڕانەوەی یان دەرکردنی پرۆژەیە هیوادارم جەنابی کاک مەسعود مقابلەیەکتان لەگەڵا بکە و پرسیارە لە خۆی بکەن و من پێشنیارەکەم کە مقابلەیەکی ئێوە قبوڵ بکە کاک بەختیارە وترێت کە ڕێکەوتنەکەی سی حوزەیران سەفقێکی سیاسی بووە لە نێوانی ژێتی و پارتیە لە بەرامبەر درێژکردنەوەی وادەی سەرۆکی هەرێمی کوردستانە پارتیش بە داوایەکی یەکێتی ڕازی بووە بۆی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام دەدات ئێوە بوو لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانانی بە تەواوەتی ئەم قسەیە ڕەدەکەینەوە لەگەڵیان دوێنێش ڕەتمان کردەوە پێرش ڕەتمان کردەوە بەسەر پێرش لە چاودێ ڕەتمان کردوێتەوە وتە بێژ ڕەدی کردوێتەوە لە کوردستانی دووسێ وتاری لەسەر بڵاو کردوێتەوە ڕەتمان کردوێتەوە ئێستاش ئێمە ئۆباڵی کردن و نەکردنی ئۆباڵی کردن و نەکردنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ئەستۆی کۆمیسیۆنی باڵایە بینین و پێمان وایە کۆمیسیۆنی باڵا ئیمکانێتی مادی بۆ دابین کراوە و ئاڵوگۆڕ لە کۆمیسیۆنەکە کراوە ماوەیەکی زۆریش لە بەردەمیا هەبووە ئەتوانێت هەر بە یەک لیست
خانەیەکی بۆ هەڵبژاردننی پەرلەمان بێ خانێکی بۆ هەڵبژاردننی ئەنجومی پارێزگەکان بە یەک لزدای بەزێنێ بە یەک ئالێت بە یەک تەکنیک بە هەمان تێچوو نتوانێت تەواویکە من بەش بە حاڵی خۆم زۆر نیگەران من و بیروکراتێتی کۆمیسیۆنی باڵا بەڕاستی 6 مانگی ئێوە بۆی قەرارێک بە هەڵبژاردننی کۆتایی بێت بتوانێت ئیداری هەڵبژاردنێک بۆ 6 مانگ باش لەب 6 مانگە بۆ هەردووکی تەواو نەکرد ئێمە وەکو یەکێتی مطلقاً لە هیچ کۆبوونەوەیەکە داوای دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کوردستانمان نەکردەوە ناشیکەین و ئێستای ئێمە لە هەموو کاتێک زیاتر پێمان خۆش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت و ئەگەر ناکرێت بە هەر هیچ سلێمانی بەتەنها بکرێت پێمان خۆشە هەر هیچ سلێمانی بەتەنها بکرێت زۆرمان پێخۆشە. بەڵێ من ژۆگە ڕۆژنامەنووسە هیوا خوازم لە بەرەوەی کە ئەنجامدانی ئەو هەڵبژاردنە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی یاریمی کوردستانە هیوادارم کە کاک حیماد ئەحمەد کە جێگری سەرۆک وەزیران و نوێنەری یەکێتیە لە ئەنجومەنی وەزیرانە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیا بە ئاشکرا و هەڵوێستی یەکێتی دەربڕێ پیشانی باکە ئەوان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و توێتی کاک حیماد و توێتی وەکو کاک حیماد ئەمێ وتووە. بەڵێ کاک بەختیار لە حاڵەتێکە ئەگەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام بدرێت بڵێ ئێوە گۆڕان تا چەند ڕێگەی تێئەچێکە لە هەولێرە هاوپەیمانیەک بکەن بۆی دەسەڵات لە پارتی وەربگرن بەداخەوە وایان کرد کە ئەوە ناتوانین بکەین بێکەوە گۆڕان ئەو مدەتە بەڕاستی هەر خەریکی حەملە بوو لەسەر ئێمە لە 1970 زۆرمان پێ ناخۆش بوو بەڕاستی یعنی ئەگەر ئەوە نەبووە ئەتان کرد احتیمال بوو هەموو دەرگاکان کرابووە بۆ گفتوگۆ بۆ ڕێککەوتن بۆ ساکردنەوەی کۆمەڵێک مەبادە بەڕاستی بەڵام ئێستا گۆڕان ینی لە ڕووی ڕاگەیاندنەوە زۆر بەداخەوە پەیوەندی یەکێتی و گۆڕانی گەڕاندەوە بۆ چوارگۆشەی یەکەم بەداخەوە و لە جنایبی مام جەلال شەوە دەستیان بکرد بەڕاستی ئەمە زۆرمان پێ ناخۆش بوو ینی زۆر نیگەران بووین بە ینی سا هیچ ئەگەرێک نەماوە بۆ ئەوەی ئەگەر بەیانی ینی هیچ ممکن نییە ئەگەر ئەنجام درراوە هەڵبژاردنە ئێوە بیر لە شتی شوا بکەن لەگە گۆڕانە باسمان نەکردو لە مەکتەبی سیاسی ناتوانم من بەناوی چێتی و ئێستا قسەم ئەو ئەگەرەمان لە مەکتەبی سیاسی دوور و نزیک باس نەکرد ینی ڕێتی بیکەن لە دوای ئەو حەملە ڕاگەیانەی کە کرای سەرمان و لە جەنابی مام جەلالەوەتی هەڵچوون ڕاستی مەوزوعی چۆنیەتی دۆستایەتیکردنی گۆڕان و چۆنیەتی جێبەجێکردنی اتفاقی دەباشان و ئایا احتیمالاتی هەیە لە سلێمانی لە هەولێر لە شوێنێکی تر نزیک بوونەوە هەبێ لە بێنمان هیچ نەبێ شەڕەکە ڕابگرین لە بێنمانە یا هەر ئەگەرێک لە ئەگەرەکانی تر کە هەموو ئەگەری قابلی مناقشە بوو بەداخەوە لە دوای ئەو حملەیەکە لە سەرمان کراوە لە مەکتەبی سیاسی گفتوگۆ لەسەر چۆنیەتی نزیک بوونەوە یا دۆستایەتی یا هەر ئەگەریکی تر لە مەکتەبی سیاسی وەستاوە. بەڵێ ئەڵام بەداخەوە ینی هیچ مای دڵخۆشی نییە بۆ من بەڕاستی چکە خۆتان نەزانم من لەو پێناوە و لەسەر ئەوەی کە ئێمە بتوانین لەگەڵ گۆڕان کێشە سیاسەکانمان چارەسەرکەین زۆر هیراک بووم بەڕاستی و هەر خۆم مبادرەم کردووە چەند جارێک قسەم کردووە لەگەڵ کاگنەشوان چوونێتە خزمەتی کاگنەوشروان لەگەڵ برادانایەتی گۆڕان قسەمان کردووە ئەمە هەوڵانەی زۆرماندا ئێمە زۆر لە گۆڕان زیاتریش هەوڵماندا بۆی ئەم قسانەکەم بۆی خەڵک باش بزانێ ئێمە جددی بووین لە گفتوگۆکانمان جددی بووین بۆ ڕێکەوتن نامەی دەباشان جددیش بوون لە دوای ئەوە گەشە بکە بەڵام بەداخەوە دەرکەوت کە گۆڕان جددی نەبوو تەکتیکی بوو. کاک بەختیار بەپێی پێڕەوی ناوخۆی یەکێتی پێویستە ئەم ساڵ یەکێتی کۆنگرە ببەستێت بەڵام لە بارودۆخێکی ئاوایە یەکێتی کە سکرتێرەکەی نەخۆشە و لە دەرەوەی وڵاتە یەکێتی کۆنگرە بەستێ بزانانی ئەمە هەفتەی ڕابردوو کاتژێر بڕیارێکمان پەخش کرد بەسەر هەموو ئۆرگانەکاتی یەکێتی کە پلە بەرزکردنەوە وەستا لە بەرەوە ئێمە بەرەو کۆنگرە ئەڕۆین هەموو پلەبەرزکردنەوەیەک لە ئۆرگانێکی یەکێتی ڕاگیرە ئەمە معنایەوەتە ئێمە پابەندی پەیڕۆی ناوخۆین تا ئەم لەحظەیە چای ئومێدێکی زۆریشمان بڕیوەتەوەی تەندروستی جەنابی مام جەلال بێتەوە بە شێوەیەک لە شێوەکان ینی سایی بەسەر کۆنگرەکەمانە هەبێ بەڕاستی ئەمە چای ئومێدمان بڕیوەتەوە. ئێستا تا بەستی کۆنگرێ هێشتا 3 مانگمان ماوە لەم 3 مانگە بە بێگومان ئێمە لە کۆبوونەوەی ئایندەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێک لەو شتانی ئەبێ گفتوگۆی لەسەر بکەین مەسەلەی کۆنگرە ئەبێت مەسەلەی کۆنگرە ئەبێت ئێمە خۆمان وەکو مەکتەبی سیاسی دەسەڵاتی دەستکاریکردنی پەیڕۆی ناوخۆمانی ئێستا بە هیچ شێوەیەک دەسەڵاتی ئەومان نییە. ینی زیاترین ئەگەر چییە ئەوەیە کە کۆنگرە ببەستن یان بە پلینیۆم جێیشی بگرنەوە پلینۆم ناتوانێت جێگەی کۆنگرە بگرێتەوە و پلۆنۆم بەستن شتێکی ئاساییە بەڵام ناتوانێت
ئەو بڕگەیەی پەیڕۆی ناوخۆ پڕ بکاتەوە یا قەواعد قەناعەت پێ بکا کە ئەمە ببێ بە بەدیری کۆنگرە ئیلا کۆنگرە بەدیری کۆنگرێ. بەڵێ ینی ببوورە کاک بەختار ئەمە یەکلام بکەیتەوە ئایا زۆرترین ئەگەر ئەوەیە کە ئێوە بەپی پێڕەوەی ناخۆ کۆنگرە ئەوەستن یان دوایەخن دوایش بخرێ زۆر ماوەیەکی کەم دواخرێت ناتوانین ئێمە زۆر دوای بخین زیاترین بۆ چوون لە ناو مەکتەبی سیاسی یەکێتیە بە چ ئاڕاستەیەکە بۆ ئاڕاستەیەکە دوای خەنیا بۆ ئاڕاستەیەکە لە کاتی خۆیان بیژێت تا ئێستا لە کاتی خۆیەتی تا ئەم چرکە ساتی قسە دەگەڵەکە لە کاتی خۆیەتی بەڵێ دوور لە هەموو تەشبیهێک دوور لە هەموو تەشبیهکردنێک چ لە ڕووی مرۆڤایەتی و چ لە ڕووی دینی ئەگەر ئەمە فەرەزەیەکە داێنین بەڕێز تاڵەبانی گەڕایەوە بۆ کوردستان بەڵام نەخۆشەکەی هاوشێوەی وای لێکرد کە هاوشێوەی ئارێ شارۆن بێت هیچێتی بیر لە چیە کاتەوە بیر لەوەکەنەوە سکرتێرێکی تر هەڵبژێرن یان هەرۆگە ئیستا باردۆخەکە بەڕێوە بن. یەکەم ئەو لە کۆتایی قسەکەتەوە ئەنجامی قسەکانە قسەکەم تا ئێستا تەندروستی جەنابی مام جەلال خۆشبەختانە زۆر دوورە لەوەی وەکو ئەوەی شارۆن بێت بەڕاستی شارۆن مردووی سەریریە جەنابی مام جەلال سەد شکروانیە و بە پێی راپۆرتی پزیشکەکان و برای بەڕێزم دکتۆر نەجبەتین کە سەری ئەدا و بە سادقانە قسەمان بۆ ئەکا تەندروستی جەنابی مام جەلال باشتر بووە خراپتر نەبووە و ئومێدی شەکەین کە بۆ ئەو کاتەی سەروبەندی کۆنگرە ئیتر دوا بیر و بۆچوونی پزیشکەکان بزانین بەڕاستی لەبەرەوە ئەو ئەگەرە لە لای ئێمە مەترح نییە بەڵام ڕێی من بپرسی وەکو مەلا بەختیار بۆی نەڵی ڕای کرد لە پرسیارەکە من پێم وابێت لە دوای جەنابی مام جەلال خۆناغی دوای مام جەلالی کورد و یەکێتی لە ناو یەکێتی دەست پێەکە قەت لە ناو یەکێتی کەس ناتوانێت جێگەی مام جەلال بگرێتەوە و پێکهاتەی یەکێتیش ناتوانێت هەمان پێکهاتە بێ کە مام جەلال سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ پێکهاتەکەی بگۆڕین وی گونجێرین لەگەڵ خۆناغی دوای مام جەلال و گۆڕانکاریەکانی دەوروبەر کە لە دووەمین کۆنگرەوە لە سێمین کۆنگرە بۆ ئێمە بەجەماوە تازە لەو 3 ساڵە زانی چی ئاڵوگۆڕ بووە لەم دنیاە لە فکرا لە فەلسەفە لە ئۆپۆزیسیۆن لە ئێمە لە هەموو ئەمان ئەم ئاڵوگۆڕە ئەبێ بەشێکی باش ببوورە ینی ئەگەر ڕوونکردنەوەیکی زیاترم بیتێ مەبەستە لە ینی قۆناغی دوای مام جەلال چییە لەوەی کە باز لە ۆژەکەی کەس نییە جێگەی مام جەلال بگرێت ینی بەنیازیەوەن سیستمی بۆ نمونە هاوسەرۆکی دانێن ینی دەسەڵاتی یەکەم لە دەستی یەک کەسانە بێ کە سکرتێری گشتیە زاری کاکەڕێبوار بن ئێستا ناتوانم فاڵ بگرم بەڵام ئەتوانم قۆناغی دوای مام جەلال قۆناغی دوای مام جەلال بۆ یەکێتی لە پەیڕەوە لە پرۆگرامە لە پێکهاتەی سکرتێر و سەرکردایەتی و مەکتەبی سیاسیە ئەوە نەدەتوانم پێ بڵێم ممکنە ئێستا من قسەی بکەم کۆنگرە ڕازی نەبێ خۆ من ناتوانم لە باتی کۆنگرە قسە بکەم من هەر ئەتوانم مناقشە بکەم ڕێی خۆم بڵێم لە کۆنگرە بە بێگومان ڕێیەکی بەرچاوم هەیە قەناعەتێکم هەیە و لە ناو کۆنگرێش سوورە بم لەسەری سەبارەت بە 4 کەسە دەست ڕۆیشتووەکەی ناو یەکێتی سەرەتامەوێ ئەو لێ پرسم تۆ تا چەند لەگەڵم ناونانی لەگەڵم تەسمییت وەڵام پێم جوانێ ئەو قسانە یعنی حزبێک ئۆپۆزیسیۆن بێ یا ئۆپۆزیسیۆن نەبێ کەسێک ئەم قسەی کرد بێ حەقە بچێ بگەڕێ بە دوای منطقی باشترا بۆ مەعارەزە بوونی خۆی ڕاستی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان شتی بە ئەستەن بوونی نییە عەجیز بوونی نییە ئەوەندەت پێڵم بەڵێ ئەگەر لە حاڵەتێکا یەکێتی کۆنگری خۆی ببەست من خۆم ئەسڵەن عەفومکەوە ئەڵێم بێزم لەوەیەتەوە ببم بە یەکێک لە دەست ڕۆشتەکان پێچەوانەی ئیرادەی ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی قەت مێژووی خۆم بچووک ناکەمەوە بۆ شتیوە قەت ئەگەر لە حاڵەتێکا یەکێتی پەنا بۆەوە بەرێکە سکرتێرێکی نوێ هەڵبژێرێ ئەگەر لە حاڵەتێکا تاڵەبانی نێتوانی ئەرکەکانی خۆی جابەجێ بکە بڵێ ڕۆڵی ئەم 4 کەسە لە یەکلاکردنەوەی پۆستەکان چ لە ناو حیزب و چ پۆستە حکومیەکان هەم هەرێم و هەم باخاش چی ئەبێ ئایا ئەگەری ئەوە لە ئارادایە وەکەوەی کە ئەوترێت بۆ نمونە کۆسڕ ڕەسوو و پۆستی سکرتێری گشتی وەربگرێ و بەرهەم ساڵح پۆستی سەر و کۆمار وەربگرێ و هێرۆ ئیبراهیم ئەحمەد پۆستە سیادێکی هەرێم وەربگرێ شتێکی وا لە ئارایەیان هەموو مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتیتان بە کۆدەنگی بڕیا لەسەر ئەمانڕێباری ئەمە ئێستا بەپی پێڕۆی ناوخۆ ئەڕۆین بەڕێز کاک کۆسرات جێگیری یەکەمی مام جەلالە ئیشەکانی مام جەلالەکە ئێستا کاک بەرهەم جێگیری دووهەمە ئیشەکانی خۆیەکە مەسئولی کاریەر بە پێی پێڕۆی ناوخۆ دەسەڵاتەکانی زۆر ڕوونە
مەسئولی ینی لە دوای جێگیری یەکەم پۆستی مەسئولی کارگێر پەیڕۆی ناوخۆ زۆر بە جوانی دەسەڵاتەکەی دیاری کردووە. ئەمەمان پێ باشە. پێشنیار هەیە لەم لە حەزەکەم بزانی ماوەیەکی زۆریش پێشنیار هەبوو کە لە ژنیەک پێک بێ ئەوانە بێ. من ئەمەوێ لێرە بیڵم لە کاتی خۆشی ئەوتومە من لەگەڵ ئەوە نیم هیچ لجنیەک لە غیابی مامچلا دروست بکرێ پۆستەکانەکو خۆی بمێنێ بە پێی دەسەڵاتی پەیڕۆی ناوخۆ ئیشی خۆمان بکرد هێتا کۆنگرە من خۆم بمخەنە هەر لجنیەک و نابم خۆم وەکو مەلا بەختیار. بەڵێ ینی لەوایەک لەو نەکردمەوانێ ئایا بۆ دابشکردنەوەی پۆستەکان ئەو چوار کەسە ڕۆڵیان چیە بێ ئایا ئەو چوارە با بڵین ڕۆڵی گرنگیانە بێ لێک ئیشی خۆیەکە کاکبەرهەم ئیشی خۆیەکە منش ئیشی خۆمەکەم وڵام مایتەوە و هیچ شتیواش لە ئارانیە کێ بۆ کێ و کێ بۆ کێ نەبێ ئەمە شتیوا لە ئارانیە تا ئێستا ئەم قسانە لە بین ئێمە نییە بێگومان ئەگەر هاتە پێشەوە ئێمە بۆ هەموو پۆستێک لە پۆستەکان مەرەشەحمانە بێت بێگومان ئەمان بێت بەڵام ئێستا ئێمە لەسەر ئەو مەوزوعانە بە ودی قسەمان نەکردو بەڕاستی سەبارەت بە پۆستە سیادیەکانی بەغدای یەکێتی بڵێ هیچ گۆڕانکاریێک لەوە هەیە پارتیش خۆڵێکی داوە بۆەوەی کە ئەو پۆستانە بەر ئەو بکەوێت و پۆست بگۆڕنەوە بۆ نمونە لە هەرێما لە بەغا جارێکیان ڕۆژنامەی شەرقی ئەوسەد و یەک دوو جاریش میدیا کوردیەکانی خۆمان ڕۆژنامە و گۆڤارە کوردیەکانی خۆمان پێم وابێ ئێوەش لە NRT باستان کردووە ئەو مۆزوع هاتوۆتە پێشەوە تا ئێستا نە پارتی مۆزوعی وای لەگەڵ ئێمە تەرح کردو نی ئێمە لە ناو خۆمانە مۆزوعی وەمانەوە ئەوەنی ئێمە بزانین چەند جارێک لەگەڵ پارتی ئەو مۆزوعمان تەرح کردووە بە ڕسمی بە ڕاشکاوی بەڕوونی بە ئێمەیانوتووە لەسەر زمانی جەنابی کاک مەسعود لەسەر زمانی برای بەڕز کاک نێچوان لەسەر زمانی برای بەڕز کاک فازڵ کە پۆستی سەر کۆماری بۆ کووردە و لە ناو کوردیشە بۆ یەکێتیە هیچ ئاڵۆگۆڕێک لە مۆزوعە لە بینمانە نهاتوۆتە گۆڕی تا ئێستا. بەڵێ کاک بەختیارەمە پرسیارێکە ڕاستە بکەم کە زۆر جار خەڵک باسی کات لەرۆ لێوێ باسەکرێ ئەم بابەتە بە ڕاشکاوانە وەڵام بێتەوە ئایا تا چەند ڕاستە کە مەلا بەختیار و دکتۆر بەرهەم ناکۆکیان لە نێواندایە یان لەگە بۆ چوونی یەکتری یانین جۆرێک لە ساردی لە نێوانیان لەسەر هەموو ئەو ڕوودا و ئەو ڕێکەوتن نامەوە ئەو لێدوان و ئەو کارانێکی یەکێتی ئەیکە چ لە کوردستان چ لە عێراق وەڵاهی پێچوانەکەی ڕاستە باوەڕ بفەرمونون من و کاکۆسرەت لەسەر مەسەلەی گۆڕینی سیستەم لەسەر مەسەلەی دەستور لەسەر مەسەلەی ڕێکەوتنامەی استراتیژی لەسەر ئەو مەسەلانە کە مەسائلە مەبدەئیەکان مەسەلە دیموکراسیەکان باوەڕ بکە نزیکن لە یەکتر دکتۆر بەرهەم مەبەستم دکتۆر بەرهەم من و دکتۆر بەرهەم نزیکین لە یەکتر ینی وەکو مەبادە نزیکین لە یەکتر لەو شتانە وەڵای و قسانە ڕاست نییە وەکو مەبادە ئەڵێم تۆ باسی ئەو مۆزوع بەڵام لەسەر میکانیزمی جێبەجێکردن شتەکەیش ناکۆکیەکتان نییە میکانیزمی جێبەجێکردن نەبەدەست منە نەبەدەست کاک بەرهەمە کە قرار درا شتێک پەیوەندی بە پەرلەمانە بۆ پەرلەمان جێبەجێک بە حکوومەت بە حکوومەت جێبە حزب بۆ مەکتەبی سیاسی و کارگێر جێبەجێیەکە ئەمە بەدەستی کەس نییە ئۆرگانمانەیە ئێمە وەکو ئەو بزوتوانە نین تا ئێستا ئۆرگانیان نییە زەحمەتە بۆ ئەوان بە ئۆرگانیزمە کار بکەن ئێمە ئۆرگانمان هەیە خۆ منش کەسێکی ئەوەنە ئاسان نیم مەسئولی کارگەر بم و نەزانم چۆن ئیشەکەم نەزانم چۆن واجبی خۆم ڕائەپەڕێن کەسێکی بێ ئەزمموریش نیم کاکە ڕێبوار کاک بەختیار سەبارەت بە ئەنجومەنی ناوەند ئەمەوێ پرسیارە لێ بکەم کە قسە لەسەر واکرێت کە مەکتەبی سیاسی ئەنجومەنی ناوەندی فرامۆش کردەوە دەسەڵاتی خۆی بەسەر ئەنجومەنی ناوەندا سەپاندووە لە کاتێکدا ئەنجومەنی ناوەند کۆمەڵێک دەسەڵاتی هەیە کاتوانێت هەتا لێ پێچینەوە لە ئەندامی مەکتەبی سیاسی بکە لە پرسیینەوەی لێ بکات ئەنجومەنی ناوەند پێنجەمین پلەی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە سکرتێری گشتی جێگرەکان کارگێر ئەنجومەنی سەرکردایەتی ئەنجومەنی ناوەند ئەنجومەنی ناوەند بۆی هەیە بۆ خوار ئەم ئۆرگانانە لێ پێچینەوە بکە پەیڕۆی ناخۆ چ واجبێکی داوەتی حەقی خۆیەتی و ئێمە ڕێزی ئەگرین بەڕاستی و هیوای سەرکەوتنیشی بۆ خوازین وەکو یەکەم تەجروبە ئێمە وەکو کارگێر کتابیان بۆ بکەین ئەوان کتابمان بۆ ئەکەن و تا ئێستا ئەوەی کە ئێمە متابعەکەین زۆر بە جدی مناقەشە لە شتەکانەکەن گەرم من لەسەر مناقەشە لەسەر جان متابعی ورد و درشتی واجباتی خۆیانەکەن ئێمە سپاسیانەکەین لەم بارەوە بەڵام ئایا بۆیان هەیە لە ئەندامی مەکتەبی سیاسی یا لە جێگیری مامجلال یا لە ئەنجومەنی سەرکردایەتی پێچینەوە بکەن پەیڕە ئەو سڵاحەتی نەداونەتێ تەنها دە سەڵاحەتیشی نێونەتێکە
لێکۆڵینەوە لە لیستی و کەندیدانە بکەن کە بۆ پەرلەمانیان پێڵەوە بەڵام قسە لەسەرواکرێکم لیستی بۆ پەرلەمانداتان ناوە بەنجومەنی ناوەندا نەڕۆشت لە حقیقەتە ئەوەیان حەقیانە ئینسان وەجدانەوە بڵە حەقیانە بەڵام پاساوەکەی ئێمە چییە؟ پاساوەکەی ئێمە ئەوەیە کە یەکەم ئەم لیستە ئێمە دامانە ناوەکو مەکتتەبی سیاسی ئەنجومەنی سەرکردایەتیش داینە ناوە ئەم لیستە بە هەڵبژاردن دیاری کراون هەڵبژاردن و ئالیەتی چۆنیەتی هەڵبژاردنەکە نوێنەری ئەنجومەنی ناوەندیشمان داوا کردووە کە مەسئولی کۆمیسیۆنی هەڵبژاردن بۆ لاوێ لە لامان بۆ لە لیژنەی باڵا من خۆم مەسئولی لیژنەی باڵا بووم بە هەڵبژاردن ئەم لیستە ئەسڵەن ناوی دەرچووەکان لە مەکتتەبی سیاسی 2 سعات مابوو ئێمە لیستەکە بدەین بە کۆمیسیۆنی باڵا ناوەکان لە ئێمە خوێنراوەتەوە چکە زۆر درەنکەوتین بەو 2 سعاتە وتمان بیدەن بە ئەنجومەنیش ئەوان فریان نەکەوتن بەڵام گلەکان لە جێ خۆیەتی بە حقیقت یعنی ئێمە تۆزێک شتەکە دواکەوتە لای بەڵێ کاتم زۆ کەم بەدەسەوە ماوەکو دوا پرسیار ئەمەوێ ئەم پرسیارەوە لێ بکەم ئەوترێت کە فرامۆشکردنی ئەنجومەنی ناوەند لایەن مەکتتەبی سیاسی یەکێتیەوە و ئەنجومەنی سەرکردایەتیەوە زیاتر ئەگەڕێتەوە بۆ ئەو چەند لێدوانەی کە عادل مراد سکرتێری ئەنجومەنەکە ئەیداوە بوو بۆ مای ناڕەزایی لە لای پارتی دیموکراتی کوردستان لە حقیقەتە کە عادل مراد هەندێک لێدوانی داوە بە وازحی ئەیڵێن کە مەکتتەبی سیاسی تێبینیان لەسەر لێدوانەکان هەیە تێبینیمان لەسەر لێدوانەکان هەیە بەڵام ئەوە نەبوو بە مەوای کاردانەوە لە لای ئێمە بەڕاستی کاک عادل مراد پیاوێکی تێکۆشەرە پیاوەکە لە دامەزرێنرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لێدوانەکانی کە داوە ئێستش ئەیڵێن هەندێک لێدوان هەیە منیش ئەوێ دیقەت بەکاربێنم ئەوش ئەوێ دیقەت بەکاربێنێ کەسێکی تری جێگرەکانی یعنی لای ئێوە جێ سەرنجۆیان لای پارتیەوە لای ئێمە و جێ سەرنج بووە لای پارتی جێ سەرنج بووە باوازهەیە و هەواڵانی جێگر لەگەڵ کاک عادل باسیشیان کردەوە نەبێ بڵێن باسمان نەکرد بێت مەلا بەختیار لێ پرسەوی دەستی کاریگەڕی مەکتتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ ئەم چاپێکەوتنە خۆشەویستان چاپێکەوتنی ئەم هەفتەیە کۆتایی هات لە بەشی دووەمی ئەم دیدارە لەگەڵ بەڕێز مەلا بەختیار باز لە ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەزمموی حکمی ئیخوان موسلیمین لە میسر و ئەو ڕووداوانەی کە لە میسر و لە چەند وڵاتێکی تری ناوچەکە ڕوئەدەن تا ئەو کاتە هەموو لایەکتان لە خۆشیاوە جێ دەڵم